ولی بیناران عراق ده همو قناغن حکمرانی ده سرکتی نبویه و زانیاری نه بگمان حقیقت که حاشا نگیره نه رأیه لسردم ملکان عراق نکاری سرکفتی به لسردم کماریان 58 همو سر کماران هفدو کشتن انقلاب سر هفدو کرن یه هری داوی 2003 هاته بدار وکرن ایدی سیستم پارلمانی ها دنابا سیستم پارلمانی جدا و حقیقت که حاشا نگیره ده همو خلین هل بجارتنان داین پارلمان عراق پیک هاته رزیل هفدو ناگیرن با آوی که آشتیانه دستاو دست کرنا دست حالات ناهتت روژه ویدا بگمان که همو جی دبیجن حتی رئیس لبنامان دستوری و لتوقیتات دستوری جی نهایتا گرتن بوچهات که پیکینان حکومت و حتی داویه پرانیا سیاسی دنوا پارلمانی دا آلیه زورینه لدیج آلیه دن بکارتینه ایدی روشا عراق بوی آوائی هر کسی چگ لملیویه و دتاقینه و دپاقینه سبارتی وی روشه برس مثال آلوسی او سیاست مداره که بنابودنگ عراقیه باش هایداری روشه الاستودیه میوانه منه برس آلوسی تو بخير بي اهلا وسهلا بكم طبعا او روشا عراقي هي تدبيني كروشا كتبلي هذا او ديمان المديتي هر كسا كي تشك دم لي دايا اعازه ان تويت بوتي تكرن وان تشكل دبلومات هفدو بدا دتاقينن اوا سيناريو كي بردام دوباره دبي تو في ديماني چاد بي ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش و خەڵکی کوردستان باش و سوپاسێکی تایبەت بۆ سەرۆک بارزانی کە ئەو دڵە گەورەی کەوا هەیەی و توانوێتی تاوەکو ئێستا کە ئارام بگرێت و تەحملی ئەو فەوزایی گەورەی عراق بکات و باوەش کراوەتەوە بۆی خەڵکێک هەر بێتی لە عراق و بێ بۆ هەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستان لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر لە دوهۆک هەمیشە باوەشە کردێتەوە بۆ ئەو کەسانەی کەوا لە بەغاوە لە دەستی چەک هەڵدێن دێن بۆ ئارامی لە کوردستان دەتوان بە ئارامی بژن بەڕاستی کێشەکە لە عراقدا هەمیش ئێمە دەڵێن دەرئەنجامەکان چییە دەرئەنجامی ئەوەی کە ڕوودەدات چییە بەڕاستی دەرئەنجامە یەکەمەکان ئەوەیە کە ئێمە بەڵگەیەکمان لەبەردەستدا کەوا چەک ناتوانێت خزمەتی دەوڵەت بکە و چەک ناتوانێت گرنتی ئەوە بکات کە ئەم چەکە پێوەی پابەندە بن بە پێی یاسا دەبێت و لە خزمەتی دەستور و دەوڵەت دەبێت نەخێر ئێمە بەڵگەیەکی دیکەشمان هەیە لەوەی کە دەوڵەت بۆ خۆی خۆی بەو پێکهاتەی کەوا ئێستا هەیەی لاوازە بەرامبەر بە چەک و میلیشیاکان و هەروەها بەڵگەمان هەیە لەوەی کە حێزە سیاسیە دینیەکانی ئیسلامی چێ سونی بێت یاخۆت شیعی بێت ئەم هێزانە تاوەکو ئێستاکە لە حاڵەتێکی پێنەگەیشتوان تاوەکو ئێستاکە پێویستە فێر بن کێشەکە چییە؟ کێشەکەوەیە ئێمە دین باجی ئەمە دەدەین باجی نەزانی ئەوان دەدەن کوردستان باجی نەزانی ئەو هێزانە دەدات عێراقان باجی نەزانی ئەو هێزە سیاسیانە دەدەن کە تاوەکو ئێستاکە فێر نەبوون ئێمە لە قەیرانێکی گەورەداین پێویستە بزانین کە ئەمەوها بەو شێوازە چارەسەر نابێت لە گۆڕا یا بڵین ئەوەی کەوا لە ڕابردووەڕەوەی تەواو لە بیریکەین بەڵکو پێویستە ڕێکەوتنێک بکرێت کە هەر کەسێک لە دەسەڵات بێت لە بەغا پێوەی پابند بێت و بە پاڵپشتنی و دەوڵەتی ئێمە لە بەسرا لە ڕوومادی لە کوردستان بە هەمان شێوە هایداری لە پشتی 2003 تایبەتیجی 2005 دەستورێک هاتە دروستکردن و شوندا هەر حکوومەتەکە هاتە بە پێکینان ڕێکەفنا سیاسی هەبوویە ji bilî ku destûrî çarçûvê desthilatên hikûmetê destnîşankirine lê serdemê hemû hikûmetan li Iraqê alozî bi dawî nehatiye destûr nehatke bicîkirin pirsgirêkên serekî nehatine çareserkirin kewata gelo ev bûvê noxba siyasî vedgere ku heta vêga vê desthilatdariya Iraqê bûne nekarîne bi başî îdara rewşê bikin bû çi vedgerît جوانە زۆر سپاس بۆ ئەو پرسیارە گرینگە بەڕاستی کێشەکە تەنیا لە دەستوردا نییە کێشەکە لە دەقەکانی ناو دەستوردا نییە من ناڵێم کەوا دەستور قورئانێکە و پیرۆزە نەخێر کێشەکە لە دەستوردا نییە کێشەکە لاوەیە کە کێ دەسەڵات دەباتە ڕێوە کێ ئەوەیە دەکوژێت ئەوەیە کە دەوڵەتی ناوێت ئەو کەسەیە کە چەکی بەدەستەوە ئەمە کێشەیە و دەبینێت کە چەکی پێوایە و خۆی وا لە دەوڵەت گەورەترە کێشەکە لە چییە کێشەکە ئەوەیە کە کەسێک فەرمان وەرەگرێت لە دەرەوەی سنووری دەوڵەتی عێراق کێشەکە لە ناو مادەکانی دەستوردا نییە لەم دەستورەدا کە لە بەردەستمانە بەڕاستی نابێ میلیشیابوونی هەبێت
لەم دەستورەدا نابێ حزبی تایفی بوونی هەبێت نابێت شتێکی نییە بە ناوی حزبی تایفی لە ناو دەستوردا یا شوێنێک نییە بۆیان لە ناو پێکاتی دەسەڵاتی عراق یا حزبێکی فاشی لە ناو یا بوونی میلیشایەک لە ناو دەستوردا واتە کێشەکە لە دەستوردا نییە کێشەکە لەوەیە کەوا دەستور جێبەجێ ناکرێت لێرە ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە پێویستمان بەوە نییە لە ئێستادا بین دووبارە دەستورێک بنووسینەوە بەڵکو پێویستە ئێمە پێداگیر من لەوەی کە پابند بین بۆ دەستورەی کەوا هەیە ئەوەی لە ڕابردووە فرامۆش کراوە ناچار بین جەخت بکەن و لەسەوەی کەوا کەسێک هەبێت دەستور جێبەجێکە ڕێزی کەواتە ئەمشێر بێژین ئەو عێراقە هەی لەگۆر ئەم دشوپینین بەس ناوێکە و دەوڵەتێکە لەسەر نەخشەی بەس دناڤاروکاخەدا هیچ بوونێک بۆ vê dewletê nîne da dezgehên vê dewletê divalane rês li ku te gotî destûrî nayete girtin yasaya nayete girtin tijî bûye li grupên çekdar û avan grupa çarçûvekê yasayê li parlemanî wergirtiye li ser budcê dewletê hesaba dewletê çekê baş li desta daye her kesek bi keyfa xwe diteqîne û dipeqîne kewata Iraq heta vê gavê jî em şên bêjin gelo dewleteke rastaqîne ya muessesatî nîne صحيح بەڵێ قسەکە دروستە ئێمە دەوڵەتێکی فاشل و شکست خواردومان هەیە وەکوی بەڕێسەرک بارزانی لە یەکێ لە ڕۆژەکانە ئاماژەی پێدا ئێمە دەوڵەتێکمان هەیە کەوا عسابەکانی داعش تێدا حکم دەکەن ئێمە دەوڵەتێکمان هەیە کە میلیشیای تێدایە بە دەیان هەزار دێن هێرشەکەنە سەر خەڵکی و هەروەها دەوڵەتێکمان هەیە کە هێرشی ئەوواکەن هەڕەشەوەکەن گوێی سەرۆکی حکوومەتەکەی ببڕن دەوڵەتێکمان هەیە بازرگانی مادی هۆشبەرتیە فەرمان دەکات دەوڵەتێکمان هەیە پەرلەمان ناتوانێت تێکۆ بێتەوە ئەمە چی ئەمە دەوڵەت نییە دەوڵەتێکی دموکراسی بوونی نییە لە عراقدا بە جارێکی دیکەشم نەمێ بڵام ئێمە پێویستمان بەوەیە کە لەسەر مێزی گفتوگۆ دابنشین سەکردە سیاسیەکانی عراق ئەوانەی کە ئیسلامی بەتایبەت لەگەڵ نەتەوە پەرستەکان و لەگەڵ کەسە سەر بۆ خۆکان و ئاین دیکە دابنشن لەسەر مێزی گفتوگۆ بۆی تێبگەین بزین ئایا هاونیشتیمانێکی سونی هاونیشتیمانێکی سپلەسەیە ئایا هاونیشتیمانیەکی کوردستان و کوردستان کراون ئایا کۆیلەی دەستی ئێوان ئایا کەسێکی هاونیشتیمانێکی ئازاد لە عەمارە لە بەسرە ئایا هاونیشتیمانیەکە کەوا ئەگەر بەشێک نەبێت لە حزبە سیاسیەکان سەر بە ئێران دەبێتە هاونیشتیمانی پلەتدا ئەبێ پێداچوونەوەیشی خێرا بکرێت بەمەدا ئەبێ مافی ڕێزی مرۆڤ بگیرێت مافی ئافرەت مافی نەتەوەکان مافی پێکهاتەکان مافی ئازادی ئاینی مافێکمان هەبێ ئەمە وەکو هاونیشتیمانێک لە دەوڵەتی عراقدا هەمومان یەکسانی پێویستە بۆمان دابین بکرێت پێویستە ئێمە دوور بکەوینەوە پێویستە دوور بکەینەوە لەوەی کە بازرگانی بکەین بە ناوی شتێکەوە بۆی کە هەرێمی کوردستان یا با بڵین بین ئێمە کەسانێکی شکستمان خواردۆ لە بەغدا دەکوژین دەبڕین و هەروەها دین لە هەرێمی کوردستان دەستدەژین بەڵام لە هەمان کاتدا ناڵین بە ئیسلاحات بژێن ئەمڕۆکە بۆچینێکی مەترسیدار هەبوو لەوەی کەوا ئەو کەسێک کە دەکوژێت و ئەو کەسەشی دەکوژراوە دەچێتە دۆزەخەوە ناچێتە بەهەشتەوە بەڕاستی ئێمە ئەمڕۆکە ئەو کەسانین کە وامان کرد و خەڵکانە بچن خۆیان بکوژن و ئێمەی لە دۆزەخداین کە ئەوانە دەرینە لەسەر شەقامەکان بکوژرن ناکرێت بەم شێوازە کار بکرێت بە هەر حاڵ ناکرێت تۆ جارێکی دیکە بچینەوە سەر پرسی متمانە لە کۆنگرەی مەکا لە کۆنگرەی هەولێر پێویستە پابندێکی نێودەوڵەتی هەبێت و خەڵک هەموو تەمەشامان دەکات پشتیان پێمان بەس بوو لە شەڕجی داعش بەڵام پێویستە دەستپێکی نوێ دەست پێ بکات بەڵام بڕێ ساڵوسی پرزگیرێکن عێراقی بتنێ ئەو پرزگیرێکن دوعالیên شیعانî توزانی پرزگیرێکن din hene wekota gotî پرزگیرێکên kevnarên neteweyî û pêkhatên mezhebî û yên ûlî hene bû nimûne ya Kurdan ya Sunniyan ewekete behsê Serok Barzanî kirî gelek cara Serok Barzanî te'kîdê serhandê dike pêwîste siyaseta tewafuk tewazun û şeraketeke rastaqîne li Iraqê hebe hemû pêkhate pêk ve îdara Iraqê bikin kewata ev pirzgirêke jî nekî nehatine çareserkirin serek keleke bûne zor bûne gelek caran diteqin kewata Iraq di çerçûvê vî eqliyetên ha li Bexda zala û cumgên esasî di destê wan daye îdaret kin em şên bêjîn çarenivîsê vîyolatî berevkî ve diçît gelo تەمەشا بکەن من لەبەرەوەی عەرەبیم و عێراقیم من هەمیشە بە دڵێکی پڕ ئازارە وتومە
وتومە هیوادارم خوا ژیانی سەرۆک بازانی پارێزێت لەبەر ئەوەی ئەوان کەسانێکی ڕێز لە گیراون و ڕێز لە خەڵک دەگرن تۆ لە کە سەرۆک بازانیا قسە دەکەی ڕێز دەگرێت و هەمووشیان دەزانن کە وا چەند قورسایی هەیە بەڵام کاتێکە لەگەڵ دانیشتی کاتێکە ڕۆژەتەوە کاتێکە دەچنە دەرەوە بۆ لای ئەو کەسانی دیکە پابند نابن بۆ قسەی لە بەرامبەر سەرۆک بازایی دەکەن هەموو ئەوانەی کە لە عێراق ئەوانە کەسانێکی تێرەگەیشتووی سیاستن مراهقی سیاسین دیان ئامانج هەرێمی کوردستان بە ئامانج دەگرن بۆ هەرێمی کوردستان ئارامە هەرێمی کوردستان سەقام گیرە و هەروەها منش پیرۆزبایی لە باڵ تاالبانیش دەکەم کەوا بوو بە سەرۆکی یەکێتی و هیواخوازم لەوێش لە سلێمانی سەقامگیری هەبێوەکەوەی کە لە هەولە سەقامگیری هەیە و هیواخوازم کەوا گوتاری کوردی گوتارێکی یەکگرتووی سیاسی بێ بەشێک نەبن لەوەی کە لە بەغدادە سووریەت بە تایبەتی لە دزی و فزیەکەوە هەیە من پێم وایە کەوا کە معاناتەکانی کورد زۆرن مێژووین ئازاری زۆریان چشتووە ئێمە وەکو عێراقان ئێستاکە لەگەڵ کوردەکانە هاوبەشین پێویستە هەڵبژێرین دەبێت دەسەڵاتدارانی بەغدا هەڵبژێرن ئایا دەیانوێت عێراقێک بێت ئاشتی بێ و سەقامگیر بێت یا ئەوەتە عێراقی شیعی بێت و ئیسلامی بێت بە لایەنێکی دیاریکرا ئەو کاتە من عێراقێکی شیعی نیم تێگەی من هاتووم لە کوردستان ئەژیم یا ئەوە تا ئێمە هەمومان دەچین بە ئاراستەیەک بۆ ئەوەی کە سەقامگیرە و عێراقەکە و دیموکراتیە دەمانەوێت یا ئەوە تا بە ئاراستەیەکی کە تیایدا کۆنفدرالی بێت و لایەنەکان تێدا بەشدار بێت یا ئەوە تا دەوڵەتێکی کە بێت من هیواخواز بووم کەوا دەوڵەتێکی کۆنفدرالی بێت هەر کورد و سونە و شیعە بەیەکەوە بژین ڕکابەری بکەن لە پێناوی بەدێنانی خەونەکانمان لە پێناوی بەدێنانی پێداویستەکانمان پێم وان نییە ئێران بە هیچ ڕێگادا کە ئەم دەوڵەتە بێتە دەوڵەتێکی کۆنفدرالی و هەر لایەنێکیان بیان هەر پێک هاتەیە بێتی بە ئیستراحەت بژیت بۆیە پێویستە ئێمە بچێ سەر مێزی گفتوگۆ بە ڕاشکاوانە بڵێن کە باردۆخکەیت تەماشاکە وەزیری نەوت وەزیری نەوت لە عێراق سەرۆکی شەریکەی کۆمپانی نەوتە وەزیری داراییە وەزیری بانکە ئەمە چی ئەمە مەهزەلەیە دەوڵەت چۆنە بێت کە بەدەستی کەسێکە بڕاتەرەوە پێویستە هێزێک بێتە پێشەوە عقلەتێک کراوەی هەبێت دڵێکی کراوەی هەبێت هەرێمی کوردستان نابێت چارە نووسەکە یاری پێوە بکرێت و ئێستا ئەو میلیشانی کە دێن هەرێمی کوردستان بە ئامانج دەگرن درۆن تێدەگرن و موشک تێدەگرن ئەمە پێویستە چارەسەر بکرێت هەر کەس هێرش کەسە کوردستان ئەبێ بدرێ بە دادگا ئێمە پێویستمان بە داواکارێکی گشتی بەهێزە کەوا بێت لە کۆڵینەوە لە گەندەڵ بکات و لێکۆڵینەوە دادگای کەسە بکات کە کەسی بە تاوان دەکوژێت لە هەمان کاتە لێکۆڵینەوە لە میلیشیانە بکرێت کەوا هەڕەشن لەسەر کوردستان و لەسەر عێراق عێراقەکان تاوەکو ئێستاکە لە عێراقان لە بەغدا لە پارێزگاکان کە لە تووڕێیەکی گەورەدان لەوەی حکوومەتێکی شکست خواردوو هەیە لەوەی سەدری شکست خواردووی تێدایە و چاچۆی هەمانگی شکست خواردووی تێدایە بەدری شکست خواردووی تێدایە هەر کەسێک چەکی بەدەستەوە شکست خواردووە لە عێراقدا ئێمە پێویستە ئەم بارودۆخە بقۆزینەوە و بەری بهێنین عێراقێکی ئازادی تو بە حەزکەی عێراق وڵاتێکی نامشێن بێژین خودی مؤسسات بیت عێراق جاریە کومێکە گروپین چەکدار و کومێکە ئالیین جودا جودا تێتە پڕێوەبرن هەر کەسێک بسەرێخوا و لە گۆر بەرژەوەندین خۆیان دەمە هەفتوو قبول ناکەن چێکی لە هەفتوو دیکەشن توزانی بدەهان گروپین چەکدار هەیە چارچوبێکی یاساییژی وەرگرتیە لە پەرلەمانی عێراقی کەوا تەواتوت بێژی گەل و ینی تو نابینی کو پێویست کە سەروشنی عێراق بێتە دارێتن سەروشنی پێک هاتین عێراقی بێگومان ڕۆلێوان جوگرافیاوان مێژویان بێتە بەرچاوگرتن ایدی او عراق حتی وگا و بوان سه سیستمان هات که اداره کردن پاشایتی و کماری و پارلمانی سیستمی که فاشل بوده پیوسته سروشنی عراق بهت دیزاین کردن بەڵێ ڕاستەکەی ئەوەیە کەوا حیزبە شیعەکان و هەروەها ئەو عەسابانەی کەوا میلیشیان ئەوان تا پابەندن بە عێراقەوە ئەوان دەیانەوێت دابەشکاری بکەن ئەوانن کەوا ئەم کارەساتیان دروست کردو ئەمڕۆ حکوومەتی عێراق دێت پاڵپشتی حیزب اللای لبنانی دەکات کە عێراقی نین بۆیە دێن چێکن لە بەرامبەرا چێکن موچی کوردستانە بڕن پارانێرێ بۆ حیزب اللای بەڵام دێچێکات ڕێگرێکا لە گەڕانەوەی ئاوارەکان لە گەڕانەوەی دووبارە بنیادنانەوەی ناوچەوێران کراوەکان حکوومەتی عێراقی پاڵپشتی حکوومەتی سووریا دەکات بە ملیۆنان دۆلار بەڵام دێت چێکات ڕێگە نادا مافی جوتیارەکانی کورد وەربگرن کەوا
گەنمیان فرۆشتە بە حکوومەتی عراق کێشەکە لەکوێیە من نامێ باشی دابشکردن بکەم من دەڕۆم بۆ بابەتی سیستەمێکی کۆنفدرالی کە کۆنفدرالی سیستەمێکی سەردەمیانەیە دەوڵەتانێکی زۆر لەسەر سیستەمی کۆنفدرالی دەژین کە تیایدا هەر پێکاتێک حکمڕانی خۆی دەکات کۆنەدا ئەمریکا هند سوئیسرا بەلجیکا ئەمانە دەوڵەتی فدرالی و کۆنفدرالین پێویستە ئێمە بەم ئاراستەیە بڕۆین بین واز لەوە بین عراق دەبێ عربی بێت ناخێر من عراقێکی عربیم نایە بەڵام عراقێکی کوردیشم نایە کوردستان کوردیە و من ئەنبار عربیە و بەغدا عربیە یاخود هەر شتێکی دیکە من پێم وایە کەوا پێویستە ئیدارەیەکی نوێ بێت کە ئەم ئیدارە نوێگەرە پێویستی بە عەقڵە ئەم ئیدارەیە عەقلیە ڕێگە نادا دین لەسەر مرۆڤ فەرز بکرێت و نابێت چەک لە دەستی میلیشیا بێت هەڕەشە لەسەر دەوڵەت بکە بەڕاستی بەڕێوەبردننی نوێ ئەو شێوازە کە سەرۆک وەزیرانە خۆی بشارەتەوە لە ترسا یا سەرۆکی حزبێک بێت بەیاننامە بڵاو بکاتەوە پێویستە ڕوون بێت ئێمە پێویستمان بە حکوومەتێکی فریاگوزاری هەیە ڕەنگە هەڵبژاردێکی تازەمان پێویست بێ بەڵام گفتوگویەکی جدی نیشتیمانی بکرێت بە پاڵپشتنی و دەوڵەتی. سيد مثال أولوسي سياسي عراقي شكرا لحضورك معه في استوديو. شكرا لكم.